بەرهەمی ئەوسار زۆر باشە هاتەکە لە خۆی بە زیادی هاتەکی عامەیە. کاروانستار جوتیارێکی دەشتایەکانی هەولێرە. ئەو لە باوانیەوە سەرقاڵی کوشتتوکاڵە و ئەمساڵ نزیک بە 300 دۆنم زەوی بە گەنم داچاندووە. حکوومەتیش لێمان وەرناگری پارەکە 400,000 تەنی وەردەگرت، ئێستا ئەو سەرێ 292,000 تەن. بەهۆی بارانی زۆر و پێویست بەرهەمی دانەوێڵەی ئەمساڵی جوتیاران کەم وێنەیە. کاروان دەڵێ ئەگەر حکوومەت ڕێژەیەکی باش گەنممان لێوەرنەگرێت زۆر زیانمەند دەبین. لە خۆی بە زیادی ئەمە لە بن 300 دۆرمان چاندی لە خۆی بە زیادی لە باو باپیرەمەوە ئەمە فەلاع بووینە هەر عادیشمان هەبووە بەس مەسرفە زۆرمان کردەوە های مەسرفەکەشمان نایەتەوە. ئەو مەسرفە زۆرە فەرمو چیمیا تەنی بە 9 وەرەقەونی و 10 وەرەقەیە. تونسی 1846 ئەوانە گرانن. 2018 بۆ ئێستا فەرمو 2026 لە خۆی بە زیادبی 2018 باش بوو گەنمەکانی هەموو بەگرت بەس ئێستا وەرناگری. ئێستا داخۆ دۆرمی 200 کیلۆمان لێ وەردەگری یاننا ئەوی کە دەیبچی لە هەر بازاری بە هەرزان فرۆشی. لە 35 ساڵی ڕابردوو ئەوە یەکەم ساڵە کە سەر تاسەری عێراق و هەموو دەوروبەری عێراق و ناوچەکەش لە ڕووی بارانبارین و هاتی گەنمجۆ ئەو ساڵ لە 35 ساڵی ڕابردوو هاتی وان نەبووە. ئەو ساڵ دێمی و ئاوی نییە، هەر هەمووی ئاوی حیسابە. هیچ ناوچەک تەسەور ناکەم دۆنمی لە تەنە کەمتر بکە و هەتا 2 تەنیش دەڕوا لە دۆنمە. بەپێی ئامارەکانی وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان 3 ملیۆن و 300,000 دۆنم زەوی بە گەنمدا چێنراوە. بەپێی پێشبینیەکانیش بۆ بەرهەمی گەنمی ئەمساڵ زیاتر لە 2 ملیۆن تەن بەرهەم دەبێت. ئەمساڵیش وەزارەتی کوشتتوکاڵی عێراق بڕیاری داوە تەنیا 292,000 تەن گەنم لە جوتیارانی هەرێمی کوردستان وەربگرێت. بەهۆی کەمی ڕێژەکەشیەوە وەزارەتی کوشتتوکاڵی هەرێم پلانەکەی ڕەت کردوتەوە و تاکو ئێستاش بڕیار لە پلانی جێگرەوە نەدراوە. ئەم 292,000 تەنە ئێمە بە بنەمای هیچ بنەمایەکی زانستی و هیچ بنەمایەکی عەدالەتی تێدا نەبوو. بۆیە لە دوای ڕاوێژ بە بەڕێز جەنابی وەزیرخات و بێگەر تاڵەبانی ئەم پلانەمان ڕەت کردەوە و ڕەزامەند نەبوو تیمەکەمان بەو بڕاوامان کردووە بۆ ئەوەی بە عەدالەت بێت داوامان کردووە کە لە سەر و ملیۆنە تەنمان لێ وەربگرێت و گفتوگۆکانیشمان وا بوو. بەڵام ئەو ڕێژەی کە ئەوان دیاریان کردووە ئێمە بەی شێوەیەک ڕەزامەند نەبووین. تاکو ئێستا پارەی گەنمی جوتیارانی ساڵی ڕابردوو خەرج نەکراوە. ئەمەش جوتیارانی نیگەران کردووە. دوای دابارینی نزیک بە 600 ملیم باران لە سنووری سەنتەری پارێزگای هەولێر سپاس بۆخوا ئەمساڵ بەرهەمی جوتیاران بە شێوەیەکی بەرچاو باش بووە. وەکو جوتیاران خۆیان باسی لێوە دەکەن بەرهەمەکەیان 1:20 بووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.